لە هەشتەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵام ڕۆژنامەنووس کاوە گەرمیانیدا کە سوکار و هاوڕێ و هاوپیشەکانی لەسەر گوڵکۆی گۆڕەکەی بەڵێنی بەردەوامیدان بە ڕێبازەکەی دەدان. لە هەشتەمین ساڵیادی مەشغەڵی قەڵەمەکەی کاوە پێتان دەڵێن ئێمە دەمانەوێت واقعی سەردەمێک بگەێنین کە هەزارەها وێنەی دێوەزمەی ئێوە نیشان دەدات. ئەمانەوێت ئاوێنەیەک بدەن بەدەستانەوە تا قوڵی خەمی شەقامەکان و قوڵی برینی جەرکی دایکی شەهیدان ببینن. بۆیە شەڕی ناخێکی پڕ لە حەسرەت و دیدێکی تین و بریندار و هەزار و یەک و شەهۆنینەوە بۆ ئازادی و قودرەتێکی بێوێنەیە. دڵنیایی دەدەین بڕینی ئەم ڕێگە دوورە بۆ ئێمە بێماندوو بوونە. سەدبارە وەڕست نابین و سوورین لەسەر داواکردنی بە سزاگەیاندنی شەیدانی حەفدەی شوبات و شەیدانی قەڵەم و شەیدانی نان و ئازادی و سەرجەم شەیدانی تر. هەر بەو نەفەسەوە بە ئومێدەوە لە پشتی پێشەوەی هەر دەنگێکی نەخێر ئێمە ڕابەرایەتی دەکەین. وە لێرەشەوە بەدەسەڵاتی یەکێتی و پارتی دەڵێن هەی بکوژانی سۆران و سەردەشت و کاوە و وەداد. بە خوێنی ئەمان تێر نەبوون کوچەی زیندانتان پڕ کردووە لە شێروانی و چالاکوانی مەدەنی. بەپێی وتەی ئەندامێکی تیمی کوردستانی عێراقی CPT لە دوای شەهیدکردنی کاوەوە ڕۆژ دوای ڕۆژ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەڕوات و جگە لە تیرۆری جەستەیی تیرۆری معنەوی ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی ئەنجام دەدرێت. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT لە ساڵی 2006ەوە لە نزیکەوە چاودێری بارودۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان دەکەین. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە ڕۆژ بە ڕۆژ دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بەرەو دوا دەچێتەوە. خاڵێکدا ناندرێ بۆ کۆتایی هێنان بە سەرکوردکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لە ماوەکانی ڕابردوودا بە تاک ئەندامانی کۆمەڵگەی مەدەنی بە ئامانجدە جیران و تیرۆر دەکران، بەڵام لە ئێستادا تیرۆرکردنی بە کۆمەڵ لە ئارادا ئەوی ژەوەیە لە بریەوەی تیرۆرکردنی فیزیکی تیرۆرکردنی معنەوی ڕۆژنامەنووسانە لە بریەوەی ڕۆژنامەنووسێک تیرۆر بکرێ بەڵکو 81 ئەندامی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستاندا دەخرێتە زیندانەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش کە بۆ بەشداری لە مەراسیمەکە هاتبووە گەرمیان دەڵێت دەسەڵات هێندە بێباکە تەنانەت ئەزمون لە خوێنڕشتنیش وەرناگرێت و بەردەوامە لە سەرکوتکردنی دەنگی ئازادی خەڵکەکەی. دەسەڵات لە کوردستان بە جۆرێک بیرەکاتەوە و ئەزانێ ئەگەر زیندانەکانی فراوان کە و ئەگەر ئەوانەی کە هێنە سەر شەقام ژمارەیەکی زیاتریان لێ بکوژێ لێ عەزیەت با لێ دەستگیرکە زیاتر ئەمێنێتەوە. بەداخەوە ئەمە بیرکردنەوەی زۆرینەی دیکتاتۆرەکانی دنیاە. بەداخەوە لە هەرێمی کوردستان تەنانەت دەسەڵات لە خوێنەکانی شوانە وەرناگرێ. تۆ کاوە گەرمیانی کە بە تیرۆرەکرێت لە شەوێکی تاریکی نادیارە و شەیدانی تری قەڵەم و ساڵی پارەم کاتانە دەخۆپشاندەر شەید کراوە. ئێستاش نزیکەی 50-60 گەنجی چالاکەوانی بادینان چاوەڕوانی دادگاییەکەن. یعنی بەماتەوێ بڵێ چی دەنگی ئازادی خوازان کە بنابێ گەندەڵی ڕێژەکەی زیاترە بێ و ئەوانەی ئەیانەوێ ئەم وڵاتە بچێتە ژیانێکی باشترەوە خێر و بێرەکەی بۆ میلەتەکەی بێ ژمارەیان زیاتر بێ دەنگیان بەرزترە بێ. کاوە گەرمیانی ئێستا لە کاتی زیندوێتیەکەی دەنگی بەرزترە. 8 ساڵ بەر لە ئێستا و لە شەوێکی ساردی ساڵی 2013دا لە بەردەم ماڵەکەی خۆیدا بەدەستڕێژی گولە و لە باوشی دایکیدا بۆ هەمیشە کاوە گەرمیانی لە نووسین جیا کرایەوە. بەڵام کاوە و ڕێبازە ڕەخنەگریەکەی تا ئێستا لە دڵی خێزان و هاوڕێ و هاوپیشە و هاوڕێگەکانی بەردەوامی هەیە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.